هاوڕێیان ژانقەتتان باش هەموو بابەتێک جا لە سروشتا بێ یان لە کۆمەڵدا. بە کورتی هەموو بابەتێک کە کاریگەرە لەسەر ژیانی ئێمە گەوهەرێک لە نێویدا حەشاردراوە. ئایا کاری هونەرمەند دیتنەوەی ئەو گەوهەرەیە و ناساندنێتی بە ئێمە لە ڕێی هونەرەکەیەوە، یان کاری هونەرمەند تەنیا وەک ئاوێنەیەک وایە بابەتەکە نیشانی ئێمە دەدات؟ بۆ ڕوونکردنەوە من لێرەدا دوو کۆنسێپتم دەستنیشان کرد: بابەت، گەوهەر. بۆ نمونە ئەگەر هونەرمەندێک بێوێت وێنەی چیاک بکێشێ، چیاکە بابەتەکەیە، ئایا هونەرەکەی ئاوێنەیەک دەبێ بۆ چیاکە بۆ بابەتەکە، یان ئاوێنەیەک دەبێ بۆ گەوهەری چیاکە؟ خۆ ئەگەر ئاوێنەی گەوهەری چیاکە بێت، ئەو دەم وێنەکەی وێنەیەکی دابڕاو دەبێت کە ڕەنگە بە ئاستەم یا بە هیچ جۆرێک لە چیاکە نەچێت. من ڕێبافەتا هەموو بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن. وێنەکانیان بەشە هەمویان خۆم گرتوو من. سەدەی 20 گۆڕانکاری گەورەی لەگەڵ خۆی داهێنا، هەر لە جەنگ و کاولبوون و قەیرانەوە بیگرە تاکو زانست و تەکنۆلۆژی، مۆسیقا و هونەر. هونەری ئەبستراکت لە سەرەتای سەدەی 20ەوە سەری هەڵداوە. هەڵبەت جیاوازێکی زۆر هەیە لە نێوانی هونەری ئەبستراکت بە کامێرا لەگەڵ هونەری ئەبستراکتی کێشراو، واتە هونەری ئەبستراکتی گیراو لەگەڵ هونەری ئەبستراکتی کێشراودا. من لەم بەشەدا کۆمەڵێک کاری ئەبستراکت بە ئێوە دەناسێنم کە بە کامێرە گرتوو من. بەلانی کەمەوە دوو جیاوازی گەورە لە نێوان هونەری کێشراو و هونەری گیراودا هەیە. هونەری کێشراو دەتوانێت جوگرافی جیاواز و مێژووی جیاواز بگوێزێتەوە و بیانکا بە بابەتی هونەرەکەی. دەتوانێت شارستانی جیاواز لە یەک بدات، دەتوانێت بەشی جیاوازی ئەم گردوونە لە یەک بدات. هیچ شتێک ڕێگەی لێ ناگرێت. بەڵام هونەری گیراو ئەو ئازادی نییە. دەبێت وێنەی ئەوە بگرێ کە لەبەر دەم لێنزی کامێرەکەدایە. ئەوە بە هیچ جۆرە ڕێگە لەوە ناگرێت کە کامێرە ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە داڕشتنی هونەری دابڕاودا یان هونەری ئەبستراکتدا، هەروەک لە وێنەکانی ئەم بەشەدا دەیبینین. هونەری فۆتۆگراف وەکو زۆربەی هونەری دیکە، بۆ نمونە هونەری کێشراو، دوو لایەنی هەیە: فۆرم، ناوەڕۆک. فۆرم هەموو لایەنێکی بینراوی فۆتۆگرافەکەیە. بە کورتی هەرچیەک لە ناو فرەیمی کۆمپۆزیشنەکەدا بێت ئەوە فۆرمە. ئەم فۆرمە بەو جۆرەی کە کۆمپۆز کراوە یا بەو جۆرەی کە پێک هاتووە، بەو جۆرەی کۆکراوەتەوە مانایەک دەبەخشێ. ئەوە ناوەرۆکە. کەواتە ناوەرۆک مانا دەبەخشێ بە فۆرم. ڕووناکیشم وەکو یەکەیەک لەوێدا داناوە، چونکە بەبێ ڕووناکی هونەری فۆتۆگراف نابێت. فۆرم لایەنی بینراوی کۆمپۆزیشنەکەیە. هەرچی شتێک لە نێو چێوەی وێنەکەدا بێ ئەوە بەشێکە لە فۆرم کە دەکرێت وردی بکەینەوە بۆ چەند بابەتێکی دیکە. لەوانیش شێوە دەکرێت لە ئەستێرە بچێ، سێگۆشە بێ، چوارگۆشە بێ، لاکێشە بێ، تا دوایی هێڵ دەکرێت شاقۆڵی بێ، ئاسۆیی بێ، لار بێ. تێکسچەر کواڵەتی ڕووی تەنەکانی ناو کۆمپۆزیشنەکەیە. ڕەنگ دیارە دەزانێت ڕەنگ چییە. کاری هونەرمەندە بزانێت کە ئەم شێوانە کاریگەریان لەسەر مرۆڤ چۆنە. بۆ نمونە کاریگەری هێڵێکی ستوونی یان شاقۆڵی جیاوازە لە کاریگەری هێڵێکی لار. هەڵبەت بەبێ ڕووناکی ناتوانین وێنە بگرین. فۆتۆگراف هەر خۆی بە مانای هێڵکاری دێت بە ڕووناکی. بۆیە هونەرمەند پێویستە لە سروشتی ڕووناکی تێبگات بۆیە بتوانێت بێ بە فۆتۆگرافەرێکی باشتر. بۆ نمونە ئەو وێنەی ئێستا لەبەر دەستمانە، ئەگەر ڕووناکی نەبوایە نەمانەتوانی ئەو ستراکچەرە ببینین، نەمانەتوانی ئەو ڕەنگانە ببینین. خۆ ئەگەر بە ئاستەم گۆشەکە بگۆڕیت، گۆشەی کامێرەکە، ڕەنگە ئەو ڕەنگانە بگۆڕێن، ئەو پێکاتەیە بێ بە شتێکی دیکە. پاش هەموو ئامادەکاریەک لای من فۆتۆگراف بە 3 خۆناغدا تێدەپەڕێت. لە خۆناغی یەکەمدا هونەرمەند یا فۆتۆگرافەر دیمەنێک دەبینێت، تێدەڕوانێت، بیری لێ دەکاتەوە چۆن وێنەی ئەو دیمەنە بگرێت. بۆ نمونە ئەگەر من بمەوێ وێنەی دەختێ بگرم کە
درەختەکەم دی، درەختەکە چوو بە دڵما، ئەژانمی یەکەو ڕاست کامێرەکەی تێناکەم و وێنەی بگرم. پێشەکی سەیری دەکەم، بە دەور و پشتیا دەسوڕێمەوە، بۆ سەرچاوەی ڕووناکی دەگەڕێم، هەوڵێم گۆشەنیگایە بدۆزمەوە کە لای خۆم درەختەکە لە هەموو گۆشەنیگاکانی دیکە جوانتر دەربکەوێت. ئەو دەم وێنەکەم دەگرم. ناڵێم پێویستە گفتوگۆ لەگەڵ درەختەکەدا بکەیت، چونکە درەخت گفتوگۆ ناکات، بەڵام بەڕاستی ئەبێت لە درەختەکە، لە ڕۆحی درەختەکە زۆر نزیک بیتەوە بۆی بتوانی وێنەیەکی جوانی بگریت. خۆگەر بابەتەکەت کەسێک بووە، پێویستە کەسەکە باش بناسی بۆ ئەوەی وێنەیەشی بگریت کە ئەو وێنەیە ئاوێنەی کەسەکە خۆی بێت. لە قۆناغی دووەمدا وێنەکە دەهێنیتە بەرچاوی خۆت، ڤیژۆڵایزیەکەیت، هەوڵەدەی وێنەکە ببینیت بەو جۆرەی کە پرینت کراوە یا بۆ جۆرەی کە لەسەر کۆمپیوتەرەکەت دەرەکەوێت. وەکو بڵین دوا قۆناغی وێنەکە بێنە بەرچاوی خۆت. ئەو دەم دەتوانی بڕیار بدەیت کە ئایا ئەوە وێنەیە کە شایستەی گرتنە یان نا. لە قۆناغی سێهەمدا گزارش دەکەیت، وێنەکە دەگریت. لەم قۆناغەدا وێنەکە لە ئەندێشەوە لەبێ بە واقع و دەچێتە ناو کامێرەکەەوە. کەواتە سێ قۆناغ زۆر گرنگن لە وێنەگرتنە. قۆناغی یەکەم ناسینی بابەتەکەیە، نزیکبوونەوەیە لە بابەتەکە. قۆناغی دووەم کار لەسەر ئەندێشە دەکەیت، وێنەکە داینیتە بەرچاوی خۆت بەو جۆرەی کە خۆت دەیبینیت و دەتەوێت بیگریت. لە قۆناغی سێەمدا بیرۆکەکەت پیادە دەکەیت، وێنەکە دەگریت. هونەری ئەبستراکت پرسی زۆری لەگەڵ خۆی داهێناوە. لەو ڕەخنانەی کە لێی دەگیرێ، یەکێکیان ئەوەیە کە کەس نازانێت چییە، کەس نازانێت وێنەی چییە، کەس نازانێت لە چییە. بەڵام ئێمە پێویستە بپرسین ئایا هونەر پێویست دەکا لە هیچ شتێ بچێ، یان تەنها بابەتێکە بۆ ئەوی پرسمان لا دروست بکات، چێژی لێ ببینین، ئارامان پێ ببەخشێ. کاری هونەری دەکرێت تەنیا شێوە و ڕەنگ بێت، بەڵام بە جۆرێکی وا ڕیزکرابێت کە ئارام بەخش بێت، دەرفەتمان پێ بدا بیر بکەینەوە. پرسێکی گرنگی هونەر ئەوەیە ئایا هونەر چییە؟ دەربڕینی ناخی هونەرمەندە، بوونێکی زانراوە، یان هەردووشیانە. ئەگەر هونەرمەند تەنیا وەکو ئاوێنەیەک بوونێکی زانراو پیشانی ئێمە بدات، ڕۆڵی ڕەچەشکێنی خۆی کەم دەبێتەوە. بۆیە زۆر گرنگە لای من هونەر کە دەربڕینێکی بەهێزی ناخی هونەرمەند خۆی بێت. ڕەنگە هەندێک وا بزانن کە کامێرە ئەو توانایی نییە هونەرێکی ئەبستراکت دابڕێژێ بۆ جۆرەی کە هونەرمەندەکە دەخوازێت. کامێرە ئامرازێکی زۆر بەهێزە بۆ داڕشتنی هونەری ئەبستراکت. ڕەچەشکێنی هونەرمەند لەوێدا دەردەکەوێت کە چۆن لە چ گۆشەیەکەوە بۆچی ئەو هونەرە دەنەخشێنێ. هەندێک جار هونەر هێندە دابڕاوە لە واقیعەکەی خۆی، تەنها بۆ بە کۆمەڵێک شێوە هێڵ تاریکی و ڕووناکی، بەڵام لەگەڵەوەشا پرسیارمان لا دروستەکە، ئاراممان پێ دەبەخشێ، چێژ لە سیرکردنی دەبینی. جوانێکی هونەری دابڕاو ئەوەیە کە دەرفەت بە دانووسان زۆرتر دەدات. بینەر دەتوانێت ئەندێشەی خۆی بەکار بهێنێت بۆ لێکدانەوەی هونەرەکە. ئەم وێنەی ئێستا دەیبینین گەر وێنەی درەختێک بوایە، ڕەنگە بینەر لە چاوتروکاندنیەکە لای بەبردایە، چونکە هەزاران درەختی جۆرا و جۆری دیوە، بەڵام کە بابەتێکی هونەری دەبینێ نایناسێتەوە و پێشتر نەیدیوە، لای سەرنجڕاکێشتر دەکەوێتە لێکدانەوەی بۆ خۆی. لە کۆششدا دەبێت مانای جیاوازی بۆ بدۆزێتەوە. دەگوترێ هونەرمەند وێنەی ئەبستراکت تەواو ناکات، بەڵکو بەجێ دەهێڵێ بۆ بینەر، وەک بڵێ بینەریش دەبێت بە هونەرمەند. ئەمیش لەگەڵ هونەرمەندا بیر دەکاتەوە مانای ئەم وێنەیە چییە، مانای ئەم هونەرە چییە. دەگوترێ هونەرمەند بۆ ڕیزبەندیەک دەگەڕێ کە لەوی سروش جوانتر بێ، وەک بڵێ هونەرمەند لە کێبڕکێدایە لەگەڵ سروشدا. گەر وابێت بە بۆچوونی من ئەمە ڕیزبەندیەکە لە وێنەیەدا کە ئێستا دەیبینین کە جارێکی دی سروش ناچێتەوە سەری. ئێمە زۆر لە هونەرڕا دەبینین چاوەنوارین هونەر شۆڕش بکات. هونەر شۆڕش ناکات. گەر هونەر بتوانێ ئەو دەوروبەرەی کە ئێمە تێیدا دەژین بڕازێنێتەوە، گەر بتوانێ ژیانمان ڕۆشن بکاتەوە، هونەر ئامانجی خۆی پێکاوە.
لە گوتریە هونەری ئەبستراک دوورکەوتنەوەی لە سروشت ئێمە ئەوەمان بیر دەچێت کە بەر لەوەی هونەری ئەبستراک دابهێنین خۆمان لە سروشت دوورکەوتبووینەوە. شۆڕشی پیشەسازی، جەنگ، قەیران، داگیرکردنی وڵاتان، ئەمانە هەمووی ئێمەیان لە سروشت دوورخستبووەوە. هونەری ئەبستراک زۆرتر دەرەنجامی باری ژیانی کۆمەڵ و مرۆڤە، نەک بە پێچەوانەوە. من دەڵێم هونەری ئەبستراک ئێمەی ڕزگار کرد، وەک بڵێ چاویلکەیەکی داینیە کە ئەو هەموو قەیران و ئازارەی مرۆڤ نەبینین، بەڵکو تەنها جوانی ببینین لە ڕەنگ و هێڵ و شێواز و تێکسچەرە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبار فەتاح.